بەڵێ سلااوان لێبێ لە قەزای ڕەواندوزین دیارە بەهۆی کەمی غاز و قەیرانی غازەوە لە قەزای ڕەواندوز دەفڕنی داخراون و هەروەها پێنج چێشخانەش داخراون ئەمە بەشێک لەو خاوەنی چێشخانە و پڕنیانن کەوا لێرەن ناڕزاتی دەرەبرن لەسەرەوەی کەواتاوە کوێستا غازیان پێنەدراوە ئەمە وای کردووە کەوا گرفتیان بۆ دروست ببێ و نانەوە خاکنەکان و چێشخانەکانیان دابخەن کە بژێوی ژیانیشیان لەسەر ئەم کار و کاسبی ئەمە گرفتێشترە بۆ ئەم خاوەن کاسبکارانە لە قەزای ڕەواندوز دروست بووە من بۆ زانیاری زیاتر ئەسمەلایەن و قسەیان لەگەڵەکەم سلااوت لێ بێتن چەند ڕۆژە کارەکانتان وەستاوە و فڕنیتان داخراوە نزیکەی دە ڕۆژ زیاترە باشە نزیکە دە ڕۆژە ئەمە نانەوەخانەکان داخستیەوە بەس ڕۆژی جێژنەمان کردبووە گوتمان لە بە حیبێ ئەو شارەی کە شارێکی گەشتیاریە بابیکەینەوە لە بە گەشتیاریەکان هەر ڕۆژێکمان کردو نزیکەی 150,000 دینارمان زەرەر بوو چونە لایەنی پەیوەندیدارمانە ئاگادار کردیتەوە کاکە غاز گرانە ئاردی خۆیتن ناو خۆیە گران بووە باشە حەلاگە گرانە خوێیەکە گرانە لۆمان هەرزانکەن بە نانەوەخانەکان بکەینەوە جگەلەوەی نانەوەخانن داخستیا هەنانەوەخانەی 5 ئایلە لەسەر کار دەکاتن ئەو 5 ئایلە ئێستا لە ماڵەوە دانیشتن و بێکار و بێکەسابەت جگەلەوەی ئەوانش لە ماڵی دانیشتنی خەڵکی ناو شاریش بێناماینەوە هەڕۆچینە داوان لە قایمقامی کردیا غاز و ئیشتن لەو هەرزان کاتن هە لە دوڕ بەمەی گۆگۆتی لۆ غازی هاتیینە بڕۆن لێرۆکانە نەبینن چوو نەکردیە بڕۆن بکەن ئەمەی لە قایمقامی دەرکرد بەڕاستی حیف لۆوالی شارەچی ئەو نەوە قسانە بکاتن لە باتی دڵنەوەی خەڵکی خۆی بکاتن زیاتر ڕقوقینەی لە دڵی خەڵکی دێڕێتن باش یەکێشتر وەرەگرم خاوەن چێشخانەیەک سلااوان لەبێت چۆن بوو ئەمڕۆ بڕیارتان داوە چێشخانە دابخەن والله بەهۆی نەبوونی غازەوە گرفتی بۆ دروستکردینە غاز نییە ئەبێ بچین بۆ خەلیفان لتری بە 1700 دینار غازی بینین باشە یەقنین 50,000 دینار ڕاوەستی بەخۆ بازارەکەوە نییە ئیش نییە فڕنی نینە دەبی بچین لە سۆران سەمونی بین باشە ئەویش بەکرێ بینین نەتوانین نیشکەین نەتوانین غاز نییە لەبەرەوەی ئەو ڕۆژ جەماعەت چوو بوونە قایمقامیەتی ڕەواندوس ئەویش وا دیار بوو دەری کردبوون پێیان گوتم وەرە گوتم مەڵایە من چ بێم لەبەرەوەی ئەم نەزانم تەسەڕفی کووە ئەوەی ڕۆژە غاز نەهاتووە بۆ قەزای ڕەواندوز هەر نەهاتی ئەوەیە من ئاگام لێبی لە 20 ڕەمەزانەوە غاز نایەت دەڕوانزێ نەمنی تێبێ زۆر سپاس یەکێشتر لە خاوەنکارەکان وەرەگرم ئەگەر بێتە ئێرە سلااوت لێ بێتن کارەکانتان وەستاوە بەهۆی نەبوونی غاز ئەوە نزیک دە ڕۆژە هەرچینانەوە خانەیە سەمونخانە کولێرە ئەوان هەر هەمووی وەستانە ساعی مەتحەم یعنی هەمووی قەپاتن لەبەرەوەی بەڕاستی سعری غازی یەکجار زۆرە لە هیچ ئیشەکی دەرنانی ئەو غازە ئێستا من دوێنێ ئێوە شەوێ لە خەلیفانێ چیمە لە عەدادی تێم کردێتەوە لتری بە 1700 دیناری قلێنەی غازی ئەگەر پڕکە نێزیک 2000 ڕاوەستی کرێت تەکسیت لەسەر حساب بکرێ نێزیکەی قلێنەی 50,000 ڕاوەستی ئێ باشە لۆ لە سۆران بە 8.5 تەوزیع بکرێ حیسەی ڕوانزیش بدرێتەوە سۆران لۆمەش قلێنە بە 50,000 ئیسیفادەیەک لە کارەکانتانەکەن بۆ سعرە گرانە بازەکەین ئەو کەسە و ئەو بەرپرسەی ئەرێ ئەمن دەبی ئیسفادەی لێ بکە یوان ئەتو ئیسفادەی لە ئەەکەی بابێ هاردی خۆی بینی غازی خۆی بینی ئەمن ئیشلە و یەکەم مەمنونی شێبم بابێ ڕۆژانە ئیشەکەی بدەتە من ئەمن ئیشلە و یەکەم تێگەی کرێکەر بە خۆمەدەم لە ڕۆژانەی خۆمەدەم بەس بابێ ئەشای خۆی بینی ئەمن ئیشلە و یەکەم لەبەرەوەی دەرناسی غاز بە 50,000 ئەو پەڕی 300 نانی پێ لێ درێ 300 ناکە 50,000 ئەمە چ بچم غازی بە 50 بین و کرێ عملەی بدەم و نزیکەی بە هەموو مەطعەم و نانەواخانە و چایخانە ئەوانە ئەوەی قەپات کرایە سەروی 100 عایلەی بێ ئیش بووە جگەلەوەی کە شارەکە هەر هەمووی بێنان و بێ خواردنە سلامت کەلوپەلی تر گران بووە بەهۆی ئەرە وەڵا ئێستا ئارد گران بووە خۆی گران بووە حەلاگە گران بووە حەلاگە بە 36 و بە 35 ئەوانە ئێستا بە 45 زاریە هارد تەنی بە 600 بوو ئێستا نزیک 650,000 ڕاوەستی خوێ ئەوەی 35 کیلۆیەکە بە 1000 بوو بە 1200 دینار معمەلەکەی ئەوتە لە سۆران لە عریقی معمەل خوێ بە 1000 ئێستا بوویتە 2000 یعنی ئەوە نییە برێ وەڵا شتەکە هەناردەی دەرەوەیە و لۆمەدە و گومر گرانە ئەوە گرانە ناو خۆی گران مەکەن با دەرەوە گران بی ئەنگۆ عیلاجی خۆ پێ ناکرێت دەرەوە کۆکەن زۆر سپاس بەڵێمە ڕای بەشێک لەو خاوەن کارانە بوو لە قەزای ڕەواندوز کە بەهۆی کەمی غازەوە بەهۆی نەبوونی غازەوە لە قەزای ڕەواندوز دەنانەوە خانە داخراون و هەروە 5 چێشخانەش لە قەزای ڕەواندوز داخراون چارەسەر نەکردنی گرفتی غاز وای کردووە کە هاوڵاتیانێکی زۆر بێکار و کاسبی بن سەرەڕای ئەوەش کە
غازی هاوڵاتیان لە ماڵانیش غازیان زۆر بە ئەستەم بووە بە زەحمەت دەستەکەوێتن ڕێژێکی کەم غاز دێتە ئیدارەی سۆرانمەوەی کردوکەوە هاوڵاتیان تووشی گرفتی غازەوە ببن و ئەوەی هەشە کە دەشهێتن نۆرێکی یەکجار زۆر لە بەردەم کارگەکانی غاز ئەگیرێتن هاوڵاتیان بە سات ئەمێنەوە لە بەردەم کارگەکانی غاز سەرای ئەوەش زاریوە هەیە دەستیان ناکەوێت بەڵام زانیاریەکان بوون لە قەزای ڕەواندوزەوە.